یعنی هەولێر باوریەکی بەرزەوە ڕوبەڕووی قووەتجەویەی پاڵەوانی وەرزی ڕابردوو دەبێتەوە. وا بڕیارە ئەم یاریە لە هەفتەی دووەمی خولی ئەستێرەکانی عێراق هەینی کاژمێر 9 شەو لەسەر یاریگای یانەی هەولێر ئەنجام بدرێتن. هەولێر بۆ ئەم یاریە تەنها لە توانەکانی دوو یاریزانی بێبەش دەبێت. ئەویش هەریەکە لە هومام تاڕق و عەلا ڕەعدن. تەواوی یاریزانەکانی تر بۆ ئەم یاری ئامادەن. 7 یاریزانی پیشەگەر پەیوەندیان بە مەشقەکانی یانەی هەولێر کردووە و دەرگای گواستنەوە یاریزانان بۆ یانەکە کۆتایی پێهاتووە. هەولێر لە ئێستادا خاوەنی 30 یاریزانی تەواوە. 10 یاریزانی گرێبەستی نوێ کردوتەوە و 15 یاریزانی نوێ هاتۆتە ڕیزەکانی تیپەکە و 5 یاریزانیش لە تیپەکانی لاوانەوە سەرخراون بۆ تیپەکە. هەولێر لە یاریەکە میتوانی بە 2 گۆڵی بێوەڵام سەرکەوتن بەسەر یانەی کارەبا تۆمار بکات و لە ئێستادا لە پێشەنجی یانەکانە هەولێر ئەمساڵ 4 پاڵەوانێتی بەهێزی لە پێشە. خولی ئەستێرەکانی عێراق و جامی عێراق و جامی سوپەری عێراق و خولیانە پاڵەوانەکانی کەندا و بۆیە وەرزێکی سەخت چاوەڕوانی لوئەی سەلاح دەکات. بۆیە لە ئێستاوە دەیانەوێت باشترین ئامادەکاری بۆ وەرزی نوێ بکەن.